اینجا هەر لە بێخاڵ دوکانێکم بە بەرچاو کات ئەگەر گەشتیارلۆ خۆی بێرە ئێرە یادگاری تۆمار بکات وێنێ خۆی لەسەر کوپ و مافور و تیشرت بکات زۆر جوانە. سەلام عەلەیکۆم. ئەحواڵتە؟ تەندروستیت باشە؟ ئینشاءڵڵا هەر باش بی. فکرەکەتان زۆر جوانە. لە کەنجێ دوکانت لێرە هەیە؟ تقریبەنەوە مودەی 3 ساڵێک. 3 ساڵە. خەڵک خواستی لەسەر ئەو شتانە هەیە لەسەر ئەو بابەتانە؟ بەتەئکید ئەوە لە خواستی خەڵکەکە ئێمەدام. وەنیا هەرمای تۆوە لەوانەیە منداریشت زۆر حەزیان لەو تیشێرتانە بیان. شەکەیمە زیاتر لەگەر منداڵیە. لەگەر منداڵیە. تیشێرتەکانە یاخود کلاسەکانە زیاتر منداڵە. یعنی ئێستا من نەکەم. وەڵڵا بەچاوم. ئەو مافروشتەکانیش زۆر جوانە فکرەکە. هەوش جێ ئەلبومیە و یاڵا من با تیشێرتە چی بکەم؟ یعنی ها ڕسمەکەی خۆتم پێ بدە بەچاوم. ئەتە لۆ مخەسەر تیشێرتە چی بەس کو ڕسمت پێ بدە؟ ڕسمەکە لە ڕێی موبایل. ئەگەر ئایفۆن بێتن لە ڕێگەی ئایردرۆپ یاخود کێبڵە. ئێوەڵا زۆر باشە. ئێستا با ڕسمەکی خۆم لە بۆ بنێرم. ئەوەش ڕسمەکە زۆر جوان دەرچوون بە فیلتەرەوە طەبعاً. ئەوجا ئێستا چمان لە بۆ دەکەی و ڕسمەکە گەیشتە کنجە لابە. قیاسەکەی تۆ وەرەگرین سایزی تیشێرتەکەت سایزێک دەوێت. سایزەکەم لە وەرەگری؟ سایزەکە چەند بتن لە 1 ساڵی هەیتن تاوەکو 2 باشە بەس بزانم ئەو فکرە لە چەند دەرهاتیە ئەوە ڕستم بستە سەر تیشێرتی؟ خۆی بڵێن فکرەکە لە چی هات ینی ئەو شتانە مان دیتە لە شوێنی تر دیتیتمانی لێرە شتیوان نەبوو ئەو جامیشە هەیە دوکانت لێرە هەیە؟ نا دوکانی تری هەیە دانیشتر لەو خوارەوە یەکەشتریان لەولایە ئەوەیان زۆرە لە هەموو شوێنێک ئەم بابەتە هەیە. ئەجەکەوت کەنجێ دەردەچی؟ کەمتر لە 5 دقەیەوێت. باشە سایزی تیشێرتەکەت؟ وڵی ئێکس لازمەوە. بارسمەکەش گەورێ لە پشت و پێشی دەکەیان بەس لە پێشی. خۆ ئێمە بەس لە پێشی بکە خۆ من بەڵام ئەگەر داواکاری هەبیتن ئەتوانی لە ناوەز لە پێشی بکە بەسڵە. بابێن بدوێ با بێ بە دوکانێ بزانم چت هەیە. وی یان خوا تەماشاکەن. زۆر باشە دەستەکان خۆش بی. وەرە کچی گچکۆکەت هەبی ئەوەی لەبەر بکە ئەوجا مەیخۆ. ڕاست خلاصی کە و تۆ بەجارەچی. وەرن عینە چی جوانیشمان هەیە بزانم. جوانە؟ لێنێکم شێخم بکەم. کۆمەڵێک لێرە زیاتر نەعەل هەیە و سوزانم کڵاو و دەستەکان خۆش ئەوها گەرم بووە گەرم دەبی کاکە ئیشەکە بەس ببینن زۆر جوانە هاتینە بێخاڵ یادگاریشمان تۆمار کرد دەستەکان خۆشبێ وڵای زۆر بەگرمە بەڕاستی جوان دەرچوو نەمدەزانێ ها حەزم لێ مزای بە زووتر دەم کرد زۆر سپاس دەکەم دەستەکان خۆش بیتر سپاس ئەجۆ چەند دەخا؟ نانە دە پێم برێ قەینا نانە دەزانم ئایدی خۆتە بەس نابێت زۆر سپاس دەکەم زۆر مەمنون دەست خۆش هەرچی بێ خانەمەوە دەست و دڵیان باشە؟ هەموویان وایە دڵیان باشە وەڵڵا باشە یعنی سەفەرێکی خۆشمان کردیا دەستەکان خۆشی زۆر سپاس دەکەم